ئەمە داواکاری نییە، ئەمە ئەرچی سەرشانی هەموو کوردێکە لە ڕۆژێکی وایە کە سوکارمان لە ڕۆژئاوا بەم سەرمایە بەم وەزعی کە ئەوان تیاین بەو هێرشە دڕندانەی کە ئەکەوێتە سەریان برسیان هەیە برینداریان تایە بۆیە ئەرچی سەرشانی هەموو کردێکە ئەمڕۆ و بەتایبەت مامەستا چونکە مامەستا دائیمەن لە بواری دیفاع لەسەر میلەت مامەستا هەمیشە لە سەنگەری پێشەوە بووە. ئەم هەفتەیە مامەستایانی ئاینی شاری کەرکووک لەسەر مزگەوتەکان کۆمەک کۆ ئەکەنەوە لە وتاری هەینی باسی دەکەن خۆیانیش هەر ئەو کۆمەکە کۆ ئەکەنەوە بە یارمەتی با بڵین ئەو خۆشەویستانی کە لە مزگەوت هاوکاریەکەن پاشان ئەگەیەندرێ بۆ دوو هۆڵ لە شاری کەرکووک لە هەموو مزگەوتەکانەوە کە تەواو ئەبێ کۆمەک کۆکردنەوە دەنێردرێ بۆ دوو هۆڵ لە شاری کەرکووک یەکیان هۆڵی کاکەڕەش لە ڕەحیماوە پاشان هۆڵەکەی شۆریجە ئەوەی لای مەلعەبەکە بۆیە ئەمە بە ئەرچی سەرشانی خۆمانی ئەزانین و وەکووتمان ئەمە کەمترین شتە کە بتوانین بۆ کە سوکارمان بینێنین.